ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە لەگەڵتان بەردەوام دەبین لە دیبەیتی هەڵبژاردن گفتوگویەکی جیاواز دەکەین. ئێمە ئەم شەو لە سنووری مەخمورین. دەمانوێت گفتوگۆ لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانی ناوچەکەدا بکەین. بزانین ئاخۆ داواکاری و گلەیەکانی ئەوان چییە؟ لێرە بەشێک لە کاندیدا بەڕێزەکان میوانمانن. لێیان دەپرسین پلانی ئەوان چییە؟ بەرنمەیان چییە؟ بۆ خۆیان کاندید کردووە؟ دەیانێت چۆن خزمەتی ئەم ناوچەیە بکەن؟ لە کاتێکدا هەمووان دەزانین کە ئەم ناوچەیە بەشێکە لەو ناوچانەی دیکەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چاوێکی زۆری تعریبی لەسرە و لە ماوەکانی ڕابردوودا کێشەی ئەمنی زۆر بووە بە تایبەت لە چیای قەرەچووخ. ئەمانە چۆن چارەسەر دەکرێت؟ ئەمانە چەندان پرسیاری دیکە ئاراستەی کاندیدەکان دەکەین. بە سوپاسەوە کە لێرە ئامادەن هەروە هاوڵاتیانیش لێرن بۆی کە پرسیاری خۆیان ئاراستەی کاندیدەکان بکەن و داواکاریەکانیان بڵێن لێرەوە. بەڵام بەر لەوەی کاندیدەکان بناسیێنم لێرە میوانێکی دیکەمان لەگەڵ ئامادابێ ئەویش بەڕێز سەنگەرکانەبی بەرپرسی لقی 23 قەرەچووخی پارتی دیموکراتی کوردستان بە سوپاسەوە بەخێربێ کاک سەنگەر. سوپاسانەکەین کە ئەمڕۆ ئامادەن لەگەڵمان. هیوادارم گفتوگویەکی گەرم و گوڕ و خزمەت بێ بۆ خۆتان. دەستەکانت خۆش بێ. لێرە کاندیدەکان دەناسیێنم بەشێک لە کاندیدەکان ئامادەن لەگەڵمان. جارێکی دیکە بە بیرتان دێنمەوانەیە کە لە دەستپێکی ئەم پرۆسەیەدا پارتی دیموکراتی کوردستان وتی لیستەکەی من ئەم جارە جیاوازە. پرسیمان بۆ جیاوازە وتی لەبەرەوەی کە تەنها ئێمە کاندیدانی پارتی لەم لیستەدانین یاخود تەنها کورد لەم لیستەدانیە. پێکاتەکان عەرەب هەمووان لەم لیستەدا کۆکراونەتوانێت بە یەک دەنگ و یەک ڕەنگەوە دەمانوێت بچین بەرەو ئەم پرۆسەیە چونکە پەیامەکە خزمەتکردنی هەمووانە. کەواتە کاندیدەکان دەناسیێنم. بەڕێز باسل جەرجیز بەخێر هاتی کە یەکێکە لە کاندیدە عەرەبەکان لە لیستی پارتی دیموکراتی کوردستان. هەروەها بەڕێز کاوە عەزیز کاکاوە تۆش بەخێر بێ کاندیدی پارتی دیموکراتی کوردستان. بەڕێز ڕاڤە عومەر ڕۆژبەیانی تۆش بەخێر بێ سوپاس کە ئامادەی. هەروەها دکتۆر ئەحمەد هادی بەڕێزیان عەرەبن و لە لیستی پارتی دیموکراتی کوردستان. هەروەها بەڕێزێکی دیکەمان لەگەڵدایە کە ئەحمەد حازم بەڕێزیشیان بە هەمان شێوە عەرەب لە لیستی پارتی دیموکراتی کوردستان. بە خێراتندان دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکانی شەکەم. زۆر سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. من گفتوگۆکانم دەست پێکەم لەگەڵ بەڕێز کاک سەنگەر و کاندیدە بەڕێزەکان دواتر دێمە لای ئێوە پرسیار و سەرنج و پێشنیار و ڕەخنەکانتان هەرچیەک بوو ئازادانە و ئازایانەوە کەمیشە دەتوانن ئاراستەی کاندیدەکان و میوانەکانی بکەن. کاک سەنگەر زۆر بەخێر بێ دووبارە. سوپاستانەکەم کە ئامادەن لەگەڵمان. ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ ئەوەی کە خزمەت بە ناوچەکان بکەین. بەڕاستی خزمەت بەو ناوچانە بکەین کە زەمنێکە مێژوویە کە کورد هەوڵی گەڕانەوەیان ئەدا کە کێشەی زۆری تێدایە و ناوچەی مەخمور کە بەشێکە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و چاوێکی زیاتری تعریبی لەسەرەوەکو باسم کرد. ئێوە چیتان بۆ کردو لە ماوەکانی ڕابردوودا کە دەسەڵاتان هەبووە لەو ناوچەیە و دەشتانەوێت چی دیکەی بۆ بکەن؟ زۆر سپاس بەخێر بێن. طبعی هەموو لایەکمان دەزانین لە ئێستادا نزیک دەبینەوە لە دوایین ڕۆژەکانی هەڵمەتی بانگەشی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگایەکانی عێراق. ئێمە لە سنووری لقی 23 لە بە سنووری قەزای مەخمور بە هەموو ناحیەکانیەوە بە قەراج و بە گوێڕ و بە کێندێناوە و بە مەلاقەرە بەشدارین لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای نینەوە و لەوێدا 7 کاندیدمان هەیە لە کۆی 52 کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لەسەر مستەوای پارێزگای نینەوە کە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە ناو لیستی پارتی دیموکراتی کوردستان کۆبووتەوە بە کورد بە عەرەب بە تورکمان بە ئێزدی بە شەبەک بە کاکەیی هەموو ڕەنگەکان لە ناو لیستی پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە و ئەوەیە کە سەرتاسەری پارتی دیموکراتی کوردستان و فرەڕەنجی و چەپکە گوڵی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پارێزگای نینەوە و لەگەڵ ئەوەشدا لە سنووری لەقەکەمان بەشێک کە بریتە لە سنووری ناحیەی سەرگەڕان کە سەر بە پارێزگای کەرکووکە ئەویش بە هەمان شێوە بەشدارە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئێمە لەوێ کاندیدێکمان هەیە و پشتیوانی لە کاندیدەکانی خۆمان دەکەین لە هەردوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مووسڵ. جگەلەوە ئەرچی ئێمەیە پشتیوانی تۆکما لە بۆ لیستەکەمان بە ژمارە 1 کۆ بکەینەوە کە لیستی ژمارە 1970 پارتی دیموکراتی کوردستانە. بۆ لێستەوە ناوێنی ژمارەیەک لەبەرەوەی لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو لە سەر مستەوای هەموو عێراق و لە سەر مستەوای کوردستانیش و لە هەڵبژاردنەکانی ڕابردووش لە ئەنجومەنی پارێزگایەکانی هەم لە مووسڵ لە نینەوە هەم لە کەرکووک
دەنگ و ژمارە و پێشەنجی پارتی دموکراتی کوردستان هەمیشە ژمارە یەک متمانەی بووە. پارتی لەق نەبوو لای هاوڵاتیان کاک سەنگەر، ئێستا دۆخەکە جیاوازە. بە پێچاوانەوە پاش ئەو تەمەنە دوور و درێژەی حکومڕانی پارتی دموکراتی کوردستان لە 1991ەوە تاکو ئێستا و لە پاش 2003ەوە پاش پرۆسی ئازادی عێراق ئەو بەشانەی کە بریتین لە نینەوە و بریتە لە کەرکووک و ناوچەکانی دیکە و بە تایبەتیش لە سنووری مادەی 140 یان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پارتی دموکراتی کوردستان خزمەتێکی یەکجار گەورەی پێشکەش کردووە و بە تایبەتی لە پاراستنی خەڵکەکە. بەداخەوە هەمومان جیاوازی ئەو کاتانە دەبینین ئەو شوێنانەی کە کاتی خۆی پێشمەرگە دەی پاراست یان حکومڕانی دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستانی لێبوو و لە دوای 16 ئۆکتۆبەریش ئەو کاتانەی لە غیابی پارتی دموکراتی کوردستان یاخود لە بەڵام هاوڵاتیان لە هەردوو زەمانەکە گلەیان هەبووە کاک سەنگەر، خۆشتان ئەوتان پێگەیشتوتەوانێ. هەڵبەتە لە هەموو دنیادا حزبێکی گەورەی وەکو پارتی دموکراتی کوردستان صاحب ئەو تەمەنە دوور و درێژە، صاحب ئەو هەموو ژمارە دەنگە گەورەیە بێکەم و کوڕی نابی و گەورەی پارتی دموکراتی کوردستان و جەماوەرەکەی پارتی دموکراتی کوردستان لەوەدایە سەرباری گلەیەکانیان، سەرباری گازاندەکانیان، سەرباری کەم و کوڕیەکانیان، بەڵام هێشتا کە پشتیوانن لە لیستی ژمارە 1970 پارتی دموکراتی کوردستان لەبەرەوەی لە تای تەرازوودا پارتی دموکراتی کوردستان ئەگەر لە ڕێگەی چەند کەسێکیشەوە کەم و کوڕی هەبێ گلەی و گازاندە هەبێ، بەڵام لە مقابلی ئەوە چەندین دەستکەوتی گەورە و مەزن لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و دانیشتوانی ئەو سنوورانەی کە پارتی دموکراتی کوردستان ئەو دەستکەوتە گەورە و مەزنانە چییە کاک سەنگەر کە پارتی شانازی پێواکە؟ ئەگەر بگەڕێنەوە لە بۆ درێژایی مێژوو بە درێژایی مێژوو پارتی دموکراتی کوردستان بەڕێبەرایەتی بارزانی نەمر لەدایک بوو، دروست بوو، هاتەکایەوە و کۆمەڵێک ئامانجی گەورە پارتی دموکراتی کوردستانی هێنا بوون. یەکێک لەو ئامانجە گەورانە مەسەلەی ئازادی، مەسەلەی پێکەوە ژیان، ئەو پێکەوە ژیانەی کە ئێستا کە دەیبینین بە تایبەتی لە سنووری لقی 23 و لە سنووری قەزای مەخموور بەگشتی و ناحیەکانی گوێڕ و قەراج و کەندێناوە باسی پێکەوە ژیانەکەی. بەڵێ باسی پێکەوە ژیانە کرد و لە لیستەکەی پارتی دموکراتی کوردستانی شاوەک و خۆشت ئاماژت پێکرد و منیش باسم کرد تەنها کاندیدانی کوردی نیە پارتی، بەشێک لە عەرەبەکان و بەشێک لە پێکاتەکان لە ناو لیستەکەی ئێوەدان. ئەمە تەنها بۆ کۆکردنەوەی دەنگە پێیان یاخود نەخێرە و پێکەوە ژیانەیە کە باسیەکەن. خۆی قسەکە لەسەرەوەی پارتی دەوێت دەنگ کۆکاتەوە بەمانە. بە پێچانەوەنەوە ئەندامانی پارتی دموکراتی کوردستان لەو سنوورە کوردی تێدایە، عەرەبی تێدایە، براکاکەیەکانی تێدایە، بە تایبەتی لە سنووری لەقی 23 هەموو ڕەنگەکانی تێدا کۆبوویتەوە. هەر کەسێک کە بووە ئەندامی پارتی دموکراتی کوردستان مافی خۆشیتی لە هەڵبژاردنەکاندا داوا بکە، مڕەشەحی هەبێ، نوێنەری هەبێ لە هەڵبژاردنەکاندا. هەر ئەو دیدگای پێکەوە ژیانەیە کە ڕێچکەکەی بارزانی نەمر دای ڕشت و پاشان جەنابی سەرۆک مەسعود بارزانی بەردەوامی پێدا، هەر ئەو ڕێچکە بەردەوامەیە تاکوی ئێستاکەش. ئەمانەی ئێستا ئەندامی پارتی دموکراتی کوردستانن؟ بڵێ ئەم کاندیدانەی ئێستاتان مەسە بۆ نمونە لێرە ئێمە سێ بەڕێز لەم کاندیدانە عەرەبن، ئەمانە ئەندامی پارتی دموکراتی کوردستانن؟ بەڵێ ئەمانە ئەندام و کادیری دڵسۆزی پارتی دموکراتی کوردستانن و بەبێ ئەوەی پاڵێوراویش بکرێن لە بۆ هەڵبژاردنەکان هەموو وەخت لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردووش گەنجی چاک و چاڵاک و ئیشکەر بوونە کاریان کردیە لە بۆ سەرخستنی لیستی پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردووش. کاک سەنگەر پرسیارێک دەکەم ڕەنگە ئێستا زۆر نەمێ بچمە ناو ئەو باسەوە، بەڵام زۆر جار کەوتراوە کورد و عەرەبران، بەڵام مێژوو هەندێک جار ئەمەی پێچەوانە کردوتەوە بۆ خۆتان دەزانن. هەڵبەت ناڵێن هەموو عەرەبەکان، بەشێک لە عەرەبەکان کە تا ئێستاش ئەم عەقڵێتە لە عێراقی نوێدا بەرامبەر بە کورد جێبەجێ دەکرێت. ئایا چ خاڵێکی هاوبەش هەیە لە نێوان ئێوە و ئەم ئەندامانەی پارتی دموکراتی کوردستان کە لە بەڕێزانەی عەرەبن لە پێکاتەکان؟ خاڵی هاوبەشتان چییە پێکەوە؟ ئێوە ڕازیتان کردوون بە مەنسەب و بەپارە یان بۆ خۆیان ئەیانەوێ بێنە ناو لیستەکە؟ هیچ کاتێک برایەتی کورد و عەرەبی پێچەوانە نەکردوتەوە، ئەو برایەتی هەمیشە بەردەوام بووە، بەڵام ئەوەی کە کێشەی ئێمە بووە وەکو پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەو کەسانە و فکری ئەو کەسانە و بڕوای ئەو کەسانە بووە کە حکومڕانیان لە عێراق کردیە، بە پێچەوانەوە لەگەڵ نەتەوە و ئاینە جیاوازەکانی عێراق نەبووە و ئێمە هەر بەو ڕوحیەتی تەبای و پێکەوە ژیانە و هەموو ئەو بەڕێزانەی کە لێرکانن
و ئێمە لە بەشێک لەو شوێنانەی کە باز دەکەین کێشەمان لەگەڵ برایانی عەرەب هەبووە لەگەڵ ئەو برا عەرەبانە هەبووە کە بە تەعریب بە زۆری زۆرداری هێنراوەتەنە سنوورەکە و خاچی کوردستانیان داگیر کردیە بە پێچەوانەوە ئەو بەڕێزانەی کە لە برا عەرەبەکانمان لێرە دەیانبینی و ئێستا کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن لە برا عەرەبە ڕەسەنەکانی سنوورەکەن لۆ خۆیان 100 ساڵ زیاترە و باب و باپیرانی دوو عقلێت لەناو عەرەبا هەیە بەرامبەر بە کورد بەڵێ دوو عقلێت هەیە لە بەرامبەر کووردا لەناو عەرەبا عقلێتێکیان ئەوەیە کە واسیەکەی کە حکومڕانی لە دەست بووە و لە دەستیتی ئێستاکەش و قەرار بەدەست بووە ئەوەیان جیاوازە ئەوەیان بیر و ئایدیای جیاوازە و ڕەنگە هەندێک جار کاریگەری وڵاتانی دراوسێ و کاریگەری نێودەوڵەتی بەسەر ئەو کەسانەدا هەبوو بێ کە حکومڕانیان کردە بەڵام هەرچی پەیوەنددارە و پەیوەستە بە تاچی برا عەرەبەکانمان لە سنووری لەقی 23 کە خەڵکی ڕەسەنی سنوورەکە و ناوچەکەن هاوتەریب لەگەڵ بیر و باوەڕی پارتی دیموکراتی کوردستان و دەتوانم بڵێم بە ڕێژەیەکی یەکجار گەورە و بەرچاو هەمیشە پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستان بوونە و ئەو کاندیدانەی لێرکانان بە هیچ شتێک ڕازی نەکرانە بە پێچەوانەوە خۆشیان خواست و ویستیان هەبووە لەسەر لیستی پارتی دیموکراتی کاک سەنگەر هەڵبەت من گفتوگۆکانم زیاتر لەگەڵ جەناب تابێ بۆ پێی کە بەڕێستان بەرپرس و لێپرسراوی ئەم ناوچێن بەڵام ئێستا بە کاندیدەکان بزانین ئەوان خۆیان بناسێنن و هەمووش هەمیشە پێیان دەڵێم لە کەرکووکی ژواموتم فرسەتە ڕیکلام بۆ خۆتان بکەنەوانێ وەنیە جا ئەگەر هاوکارانم دەستخۆش مایکەکە کاک باسل خۆت بناسێنە ئێوە ئەتوانن ئەو بەڕێزانەی کە میوانە عەرەبەکان بە عەرەبی قسە بکەن پەیامی خۆتان بگێنن ناو ژمارە و بەرنامە و پلانی تۆ چییە دوایی مایکەکان تالای کاک ئەحمەد بابگات دوای ئەوەی کە خۆت ناسان فەرموو السلام عليكم تحية لك ولقناتكم المحترمة زۆر سپاس بۆ بینەرانی کوردستان 24 من کاندید باسل ئیسماعیل لێ هەیە بیم لەسەر لیستی برایەت ئیرادە و برایەتی ژمارە 1970 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 9 پرۆگرامی هەڵبژارنی ئێمە پرۆگرامی خزمەتگوزاریە لەسەر ئاستی تەندروستی و پەروەردە ئەمڕۆ ئێمە لە قەزای مەخمور و لە گوێر و دیبەگە و مەلاقەرە و قەرات لەگەڵ کوردەکان بەیەکەوە دەژین ئێمە برای یەکترین لە ژێر چاودێری سەرۆک مەسعود بارزانی ئێمە زۆر سوپاس بۆ خۆدا لەگەڵ یەکتری دەژین ماوەی سەدان ساڵە بە برایەتی لەگەڵ یەکتری دەژین ئێمە بۆ خۆمان ناسنامەمان هەولێرە لە کۆنەوە بۆ بەڵام دوای نەوەتوێک کەوتینە سەر پارێزگای نینەوە بەڵام ئەمڕۆ قسەکە لەسەر ئەوەیە واقعی ئێمە پێویستی بە خزمەت گوزاریە بۆ ئەوەی بگەینە ئەنجومەنی پارێزگای نینەوە و لەوێ بتوانین مافەکانی خەڵک بەدەست بێن بە تایبەتی لە ڕووی تەندروستی و پەروەردەییەوە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر چاودێری سەرۆک مەسعود بارزانی و هەروەها کادیرە پێشکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان و ناوچەکان و ڕێکخراوەکانیش هەمویان بە ڕێکوپێکی کارەکانیان کردووە هیچ جیاوازیەک لە نێوان کورد و عەرەبدا نەکراوە لە تەواوی ئەم ناوچانەدا مافەکان ڕێزیان لێدەگرێت مافەکان دەپارێزرێن ئەمڕۆ ئێمە پێویستمان بەدەنگە بۆ هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگا لە نینەوە بۆ خزمەتی ئەم پارێزگایە بکەین من نوێنەری حکوومەتی خۆزیایی پارێزگای نینەوەشم من بەڕێوەبەری دیوانی دارایی پارێزگای نینەوەم کاری زۆرمان کردووە بۆ ئەوەی واقعی کارگەری پارێزگای نینەوە بەرەو پێش ببین لەسەر ئاستی 13 بەڕێوەبەرایەتی ڕاستپاردەی سەرۆک بارزانی بۆ ئێمە ئەوە بووە هەمیشە کە خزمەت بە نینەوە بکەین بە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە خزمەتی پارێزگای نینەوە بکەین زۆر سپاس بۆ خوا توانیومانە خزمەت بۆ بەڕێوەبەرایەتیەکانمان بکەین خزمەتێکی نایابمان کردووە بە پەڕی دەستباکی سپاس بۆ خوا هەماهەنگێکی زۆر باشمان هەبووە ئێمە ئێستا بووینە ژمارەیەک لە پارێزگای نینەوە بەهۆی ئەو ڕێخستنە باشەیە کردومانە دەنگێکی زۆر هەیە داوا لە سەرۆک بارزانی دەکەن کە پارێزگای نینەوە لە ڕووی ئاوادانکردنەوەوە هاوشێوە ئەو بێت کە لە هەرێمی کوردستان هەیە زۆر سپاس بۆ کاکاوە خۆت بناسیێنەرەوانێ و ڕقەمی خۆت و بەرنامە و پلانی خۆتمان پێ بڵێ با بزانین جەنابەت بۆتەوێ بۆچی خۆت کاندید کردووە ئەتەوێت چی بکەی بۆ خەڵکی ئەم ناوچەیە چی بکەی بۆ ئەم ناوچەیە ئەگەر تۆ بچیتە ئەو پێگەیە ببیتە ئەندامی ئەنجومەن
یەکەم شت کە ئەیکەی چییە؟ سپاس لۆ دەرفەتە، سپاس بۆ کوردستان 24، سپاس لۆ بەرپرسی لەقمان. ئەمن کاوە عەزیزعیا کاندیدەم لە لستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 197 داوا لە هەموو دەنگدەرانی پارتی و لە گرانی پارتی و سەر بەخۆیەکان دەکەم کە دەنگ بە لستی پارتی دیموکراتی کوردستان بدەن و لە پاشانیش من ڕێزبەندەکەی من دەیە سوپاسیان دەکەم ئەگە دەنگم پێ بدەن. بەرنامە من ئەمە لە قوتابخانەیە گەورە بوومە، قوتابخانەی بارزانی نەبەر. لە قوتابخانەیە هەردەم لە خزمەتی خەڵکدا بووە. لێ ئەوەی لە قوتابخانەیە گەورە ببیتن یان فێر ببیتن کاتێک ئەگەر شەرەفەکی پێ بدرا یان بەرپرسیارێکی پێ بدرا بە هەموو توانایەک ئەوانی لە ڕابردوو کردیتان ئاماژ لە داهاتوو دێکن ئینشاڵڵا. ئامانزمانەوەیە خزمەتکردنی مەتقا کە پەیوەست بی بە ئەنجومەنی پارێزگا ئەوجار لە ڕووی خزمەت گوزاری بی لە ڕووی ئاوبی لە ڕووی کارەبی تۆ لەو ڕێگەیەوە خزمەتی حیزبی پارتی بکەی یا خەڵک و هاوڵاتی و ناوچەکە بکەیت؟ هەر شوێنێک پارتی لێ بیتن خزمەتی خەڵک دەکاتن. لێ ئەمجە ڕێبازم هەڵبژاردووە. باش بەرنامە و پلانت چی بوو؟ ئەتەوێت چی بکەیت؟ چ بەڵێنێکت بە دەنگدەرەکانت داوە؟ ئەمەن دەزانی بەڵێندان دەمەوێت ڕازگۆ بم. بەڵێندان ئەمن ئەوەی بێتە ئەنجومەنی پارێزگا داکۆکاری خەڵکی دەبارەکە دەکەم چم پێ بکرێت لەوان دەکەم لە هەموو بوارێکەوە. دەستخۆش سپاس. دەستخۆش. کاک ڕاڤە بەڕێزیشتان بە هەمان شێوە کاندیدن دوای ئەوەی کە خۆت ناسان پێمان بڵێت تۆوەکو گەنجێک چۆن مڕەشەحکرایی بۆ ئەم لیستە و ئەو گلەیانە ڕۆژانە کە بەر هاوڵاتیان دەکەون چییە زۆرترین گلەی کە هاوڵاتیان لە ناوچەکە هەیەیان بێ؟ هیچیان بە ئێوە وتووە؟ بڵێ سپاس لەو دەرفەتە، سپاس لۆ زەنابتان لۆ کاک سەنگەر بەرپرسی لەقمان، سپاس لۆ بوونی کوردستان 24 لە هەموو شوێنێک. ڕافە عومەر قەرەنی ڕۆژبەیانیمە کاندیدی ژمارەیەکی لیستە گەورەکەی پارتی دیموکراتی کوردستان 197. تەواو ژینۆخان لاینگۆ ئاشکرایە ئەمە وەکو کاندید ڕۆژانە گەڕانمان هەیە، سەردانمان هەیە لە هەموو شوێنە جیاجیەکان. ئەمن یەکم لەو کاندیدانەی کە هەر ڕۆژێک دەچمە هەر جەیەک پاش ئەوەی داوای دەنجی لێ دەکەم جێ لە گلەیی دەگرم، هەمووش لە کنەخۆم تۆمار دەکەم. دوایە نیەتی من ئەوەیە ئینشاءڵڵا گەر خوا کردیە قسمەت و چوینە ئەنجومەنی محافظە ئەو گلەیانە چ داواکاریەکی ضروری و عامە هەیە ئیشی دەسە دەکەین. مەسەڵەن ئێستا زۆر جێم لە گلەی و گازاندەی خەڵک دەبی، مەسەڵەن لە نەواقسی خەڵک دەبی لە مەسەلەی تەربیە لە مەسەلەی سەحا ئەو نەواقسانەی هەیە. تەبان ئیشەکی زۆر خزمەتگار گوزارێکی زۆر کرا لە سنووری گوێشە. دواتر دکتۆر لەسەر مەسەلەی تەربیە و پەروەردە قسەمان بۆ بکات کە بەڕێزیان دکتۆرای هەیە و ئوستازی جامیعەیە. زۆر باشە. ئەمن بەرپرسی کارەبای گوێڕم لە ماوەی 6 ساڵە. تەبان دەتانم بڵێم هاوڵاتیانی سنووری خۆمان بە هەموو ڕەنگەکانەوە شایەدی خزمەتکردنی پارتیمان و شایەدی خزمەتکردنی مەش دەدەن لە ماوەی ئەو 6 ساڵە چۆن خزمەتمان بە تاکە ساڵە لە ماوەی 24 کاتژمێر چەند کاتژمێر کارەبایان هەبووە؟ ئەتوو دەزانی مەزۆی کارەبا ئەگەر چێشەشی بی هەر عامە ئەگەر چێشەشی نەبی هەر عامە دەتانم بڵێم جیاواز بووە لە وەرزەکانی ساڵ، بەس ئێستا حالیان ئەمە زیاتر لە 8 ساعات کارەبامان هەیە. باش دەگەڕێم وڵاتان دەستخۆش. دکتۆر ئەحمەد پەیام و بەرنامە و پلانی تۆ چییە؟ سيد جينو لستا سنگر كان بي اولا مساء الخير عليك. ئێوارەتان باش بێت، ئێوارەی زەماوەری ئێوەش باش بێت. لە هەمان کاتدا دەمەوێت زۆر سوپاسی کوردستان 24 بکەم بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەی بەخشیوە. پرۆگرامی ئێمە لیستی برایەتی و پارتی دیموکراتی کوردستان پرۆگرامێکی تەواوی پێشکەش کردووە لە پشتگیریکردنی تەواوی کەرتەکان کەرتی تەندروستی وەرزش و لەوان و جەختشمان لەلایەنە قانونیەکان کردووەتەوە چونکە بخۆم پسپۆڕی یاساییم هەیە پێویستە لە ڕووی یاساییەوە بە شێوەیەکی فیدراالی کار بکەین. ئەمە بە گوێرە ئەو یاسایەی کە هەموار کراوەتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە نێینەوە وەلایەنی دیکەشمان باس کردووە وەکو لایەنی جیاکاری لە نێوان دەسەڵ
دەسەڵاتەکان ئێمە وەکو ناوچەی مەخمور وەکو قەزای مەخمور و هەروەها شارۆچکەکانی مەخمور پێویستیان بە خزمەت گوزاریە بەڕاستی ئەم خزمەت گوزاریانش پێویستە نوێنەرێکیان هەبێت بۆ ئەو بۆیان جێبەجێ بکات. ڕێگاوبان هەروەردە کامیان خزمەت گوزاریەکان بەر لە هەموو شتێک لە ڕووی پەروەردەیەوە ئێمە پێویستمان بە قوتابخانەیە جەنابتان دەزانن کە ئەم ناوچانەی کە ئێمە لێی دەژین ژمارەی دانیشتوانی زۆربەی کاتی ژمارەی یاخود ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردن زۆر باشە دەگاتە نزیکەی 90 بۆیە ئێمە پێویستە خزمەت گوزاری پێشکەشی ئەم ناوچانە بکەین لە نێو ئەمانیشدا پەروەردە پێش هەموو شتێکە ئەو کەسێک کە پەروەردەی باشە پەروەردەیەکی باشی هەیە بنەچەیەکی باشی هەیە لە بیناکردنی زەماوەرێکی ڕۆشنبیری بەتوانە کە دەتوانێت گەنجان پێ بگەێنێت بۆ زۆر گرنگە ئێمە جەخت لە بابەتی پەروەردە بکەینەوە بە تایبەتی لە دروستکردنی قوتابخانە و گواستنەوەی مامۆستایانی باش بۆ ناوچەکانی ئێمە. لە هەمان کاتدا هەندێک ناوچە هەیە کە پێویستیان بەشتی جیاوازە وەک لەمانە بۆ نمونە کەندیناوە و قەراج ئەم ناوچانە پێویستیان بە لیستێکە لەسەر ئاستی کشتتوکاڵی پێویستی بە پشگیری کشتتوکاڵیە بە هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز نەوزاد هادی و هەروەها نوێنەرانمان ناوچەکەتوانی ومانە ئێمە پلانێکی کشتتوکاڵی بۆ ئەم ناوچەیەدا بنین بۆیە هەر ناوچەیەک پێویستی بە شتێکە ئێمە وەکو نوێنەر لە ئەنجومەنی پارێزگا پشگیری هەموو خزمەت گوزاریەکان دەکەین لەم ناوچانە. بەڕێز ئەحمەد بە هەمان شێوە پەیامی خۆت بگەێنە ڕێکلامێکی باشیش بۆ خۆت بکە لێرەوە. زۆر سپاس بۆ کوردستان 24 من دکتۆر ئەحمەد حازم ئەحمەد یاسین لە هێبیم کاندیدی لیستی ئیرادە و برایەتی 1970 ژمارە 51 بەڵێ لیستی برایەتیە بەڵگەی ئەوەیە کە من کەسێکی عربم و لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان کاندید کرا و من حەز دەکەم پێشی بڵێم لیستی ئاسایش و سەلامەتی بەڵێ لیستی سەلامەتی و ئاسایشە بە هەوڵی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیری گوێڕ و ناوچەکانی دیکەم. سەبارەت بە پرۆگرامی هەڵبژارنی خۆشم دەبێت بزانین کە ئاستێکی گشتی هەیە و هەروەها ئاستێکی تایبەتیشێ لەسەر ئاستی گشتی من دەمەوێت ئاماژە بەوە بکەم من هەواڵ دەدەم بۆ ئەوەی ئەزمموی پارێزگەکانی هەرێمی کوردستان لە دهۆک و هەولێر بگوازمەوە نێو پارێزگای نیناوە لە ڕووی ئاوەدانکردنەوەی و بیناسازی و ئاسایشەوە لەسەر ئاستی تایبەتیشەوە لەلایەکی دیکە هەموو هەوڵی خۆم دەخەمە گەڕ و بەو پەڕی دەسۆزیەوە کار دەکەم بۆ ئەوەی خزمەتی قەزای مەخمور بکەم بە دیاریکراویش خزمەتێک گوێر بکەم لە ڕووی پەروەردەیی کە ئێمە پێمان وایە بنەچەی سەرەکی دروستکردنی یاخود پەروەردەکردنی نەوەیەکی هۆشیارە من بۆ خۆم مامۆستام و ئەزمموی مامۆستایەتیم هەیە بۆیە پشتگیری پرۆسەی پەروەردەکردن دەکەم بۆ پەڕی توانامەوە لە ڕێگەی دابینکردنی پێداویستەکانی خوێندن و هەروەها ئامادەکردنی مامۆستایان بۆ ناوچەکانمان. لە هەمان کاتدا من کار بۆ ئەوە دەکەم کە پشتگیری کەتی تەندروستی بکەم لە ناوچەی خۆم لە مەخمور و هەروەها لە قەراج و دیبەگە و ناوچەکانی دیکە هەموو لایەکیش ئەو شتە دەزانن کە مەخمور و قەراز و گوێڕ و تەواوی ئەم ناوچانە بە شێوەیەکی سەرەکی پشت بە کشت و کاڵ دەبەستن بە ڕێژەی 170 بۆ 75 ئەمەش بەڵگەی ئەوەیە بۆ خۆی کە پێویستە ئێمە پشتگیری کەرتی کشت و کاڵی بکەین بە شێوەیەکی تایبەتی. دەستخۆش من دەمەوێت ئەو بەڕێزانەی کە لێرن پێم خۆشە بزانم بە کورتی پرسیارتان داواکاریتان بەس هەستیتە سەر پێکە قسەمان بۆکەی جامایکەکە ئێمە دەستۆ منە ڕوودانیشمەوانێ دوای کە خۆت قسەت کرد ئەوڕێک بەرەو بزانێکی دیکە قساکە باشە گیانە ناوی خۆت بڵێ و بزانم پرسیارت چیە هەم دەتوانی بۆ کاک سەنگەر هەم دەتوانی بۆ کاندیدەکان بۆ هەر یەکێک لە کاندیدەکان کە پرسیارەتە بێ فەرموو. من ناوم نەفیسە خضر عەبدولعەزیزە بەرپرسی ئافرەتانی ئەم دەڤەرم پێشەکی مادەم بەرپرسی ئافرەتانی پێشی قسەکەت کەی با گلەی یەک بکەم دوو خانم دەبوو لێرە ئامادە بن بۆ ئەو گلەیم هەیە بۆ ئامادە نەبوون بەهۆی سەرقاڵیان و کار و چاڵاکیەکان ممچینەمە بە دەست پێشخەری لەوەکانیان نەکەین ممچینە لەبەرەوەی زۆر سەرقاڵن بەرنامە و کار و چاڵاکی دایاننا پێشوەختە نەیانتوانی ڕفسکەن پێشەکی دەست ئێمە پاساوەکەی تۆ وەرەگرین
پێشەکی دەستخۆشی لە کاک سەنگەر دەکەم کە هەموو کات پاڵپشتی ئافرەتانە لە کار و پرۆژەکانمان لەبەر ئەوەی هیچ گلەیەکمان لەبەر پرسی لەق نییە گلەی و ئەگەر هاوکارانمان ئەومان بۆ بێنن بۆ ئەو میوانە بەڕێزە سوپاسدانەکەین فەرموو ئەتوانی بێن بەڵام پرسیارەکانمان ئاراستەی ئەم کاندیدە بەڕێزانە دەکەین تا چەند دەتوانن یعنی ڕۆڵ و کاریگەریان هەبی لە پرسی ئافرەت زیاتر ڕۆڵیان هەبی لە پرسە گرینگەکان دوو لە هەموو کاندیدە بەڕێزەکان تا چەند دەتوانن پاڵپشتی پێشمەرگە بن کە هەموو کات زامنی ئاسایش و ئەمنی هاوڵاتیانی هەموو سنوورەکانن هەروەها پرسیارێکی ئاراستەی کاگڕاوە دەکەم من شاهێدی ئەوە دەدەم کە چۆن لە ڕابردوو خزمەتی کردیا لە داهاتوش هەمان خزمەت بەو دەڤەرە بکاتن چ پلان و بەرنامەی هەیە دەستخۆش پێشخستنی ڕۆلی ئافرەت لە پرسە گرینگەکاندا دەستخۆش جا با هەر لە کاگڕاوەوە وەڵامی بیتەوانێ دوایە دەینەوە مایکەکەی تر تۆ وەکیلی مایکەکە بە باشە خانم گیان کاگڕاوە خۆی خەریکە دەخنچی لە باش بوو ئەومان بۆ هێنا دەست خۆش بی طبعاً ئەمن شایدی ئیشەکانی نەفیسەخان دەدەین لە هەموو کار و چالاکیەکانیان ئەمن یەکەم ئیشم ئینشاءالله پژگیرێکی زۆری ئافرەتان دەکەین بۆ نمونە چیان بۆ نمونە زۆرترین چالاکیان هەیە دەتانین دەعمیان بکەین لە بەڕێوەبردننی چالاکیەکانیان ئاسانکردنی مەسەرەن ڕەخساندنی بوار توانی پاڵپشتی خانمان بی بۆ هێنانە پێشەوەیان لە سێکتەرەکاندا لە ناوەندی بڕیاردان ئەمە زۆر گرنگە چونکە قسەیەکەیە گلەیەکەی من خۆم خانمم باودی فاع بکەم کاک سەنگەر هەمیشە خانمان لە دواون هەرچەنە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان باس لەوە دەکرێت کە خانمان و کابینەی نوێم هەوڵێکی زۆری داوە بۆی خانمان بێتە ناو مەیدانەکەەوە لە سەرجەم بوار و سێکتەرەکان بەڵام پێویستیمان بۆیە خانمان بێنە ناوەندی بڕیاردان ئێوە چۆن دەتوانن ئەو ئیشە بکەن ئەو پاڵپشتێ بکەن بڵێ هەمیشە لە دواوە نین پێشتری ئەگەر شتەکە بووە ئێستا لە پێشەوەن لە ناوەندی بڕیاردان هەن تەوانەمە وەکو لیستی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر تەماشای قایمە بکەین ئەمەوەی دەرێن لیستە گەورەکەی پارتی دیموکراتی کوردستان جێی هەموو نەتەوایەتی و هەموو ئاینەکانی تێدا دەبیتەوە لە ناویشاندا جێگەی ئافرەتەکی زۆریش بوویتەوە مڕەشەحەکانی دەچی زۆرمان هەیە لە لیستەکەوان ئەوە دەسەلماندنی ئەوەیە کە ئێمە وەکو پارتی دیفاعی زۆر ئافرەت دەکەین و ئەکید پژگیریەکی تەواویان دەکەین لە هەموو کار و چالاکیەکانیان ئافرەتانی خۆشمان ئەکید ئینشاءالله زەمینیان لۆ دەڕخسێنین لۆ دروستکردنی زۆرترین چالاکی لۆ وەچی جەنابەت گوتنی داهینە پێش لەوەی بنە ناوەندی بڕیاردان جێلیان جیانی باش بۆ نمونە بۆ داهاتوو بەرپرسی لقەی خانمێک بێ کاک سەنگەر بۆنە وەکو پێشنیارێک هەمانە پارتی دیموکراتی ڕاستە زیادیکەن دەستەکانە خۆش بێ کەیتر پرسیاری هەیە فەرموو با ئەو خاتونە پرسیارەکەی بکات دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم پرسیارەکەی من ئاراستەی هەر هەمویانە باش دوایەوەی کە دەرچوون ئێوە وەک نوێنەری ئەنجومەنی پارێزگا ئایا پرۆژە و پلانتان چییە بۆ جوتیاران و گون نشینان لە دەڤەرەکە ئەو ناوچەیە سەرمایەکی زۆری ئاوی هەیە و زەویەکی بە پیتی هەیە پرۆژەی ئاودێری زۆرە و زەرورە و ناوچەکە پلانتان چییە؟ باش با دکتۆر ئەحمەد وەڵاممان بداتەوە مەشروعی ئێوە بۆ جوتیاران بۆ فەلاح چی دەکەن؟ نعم مسائل الري مسائل الري حقيقة بەڵێ سەبارەت بە پرۆژێ ئەوڕۆیەکان پرۆژەیەک لە ڕێگادایە لە ماوەی داهاتوودا کاری لەسەر دەکرێت بڕیار لەسەر دراوە و پەسەند کراوە پرۆژەی ئاوڕۆیەکی تەواو دەبێت بۆ قەزای مەخمور و هەروە قەرەز بەڕێز بەرپرسانیش ئاگداری ئەم بابەتن لە هەمان کاتدا ئێمە لە پشگیریکردنی پەین و دانەوێڵە و هەروەها وەرگرتنی زەیت بۆ جوتیاران پشتگیریمان وەرگرتووە چەند پێداویستێکی تریشەن ئێمە داوای دەکەین ئەوان شایانی ئەمشتن ئێستاش کە بەردەوامن لە وەرگرتنی بەڵام شایانی زیاترن لە پێداویستی زیاتری کشت و کاڵی سەبارەت بەو بابەتەی کە باسی ئاوەڕۆی کرد پرۆژەکانی ئاوەڕۆی کرد ئەمە شتێکە هەیە و ئێمە دەمانەوێت کاری زیاتر لەسەر بکەین مایکەکە لای تۆ بێ دواتر دەگەڕێم وڵاتان پرسیارەکانتان ئاراستە بکەن بەڵام بابێ مۆلای کاک سەنگەر بە دەرفەتی دەزانم باسی جوتیارانیان کرد
و بۆ خۆتان دەزانن کە لە ماوەکانی ڕابردوودا لێرە جوتیاران گردبوونەوە ناڕەزاییان دەرپڕی لەبەرەوەی حکوومەتی عێراقی ڕێگە نادات بە داخڵبوونی بەروبوومەکانیان کێشێکی زۆریان بۆ دروست بووە پلانی ئێوە چییە دەتانەوێت چیان بۆ بکەن تەنانەت لە هەندێک ناوچە جوتیاران کێشەی تعریبیان هەیە ئێوە چیان بۆ دەکەن جیاواز لە کاندیدەکان بەرنامەی پارتی چییە لەم ناوچەیە جارێ پێشی ئەوەی باز لەوە بکەین کە جوتیارەکان چیان لە بۆ بکەین لە قۆناغی داهاتوو لۆ پەرەپێدانی بەروبوومەکانیان و ئینتاجی زیاتر ئەو هۆکارانەی کە بوونە هۆی ئەوەی کە جوتیارانی ئێمە جارێکی دیکە بە تایبەتی لە سنووری سەرگەڕان و پەلکانە تووشی تعریب بنەوە و تووشی کێشە و گرفت ببنەوە و زۆر جار لە دەڤەری مەخمور و قەرازیش ئەو شوێنانەی کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان نایان پارێزێ کە داخلی ناو مەخمور دەبی جوتیاران تووشی گرفت دەبنەوە چونکە لەو دەواازەیە وا تەعامل لەگەڵ جوتیارانی سنوورەکە دەکرێت وەکو ئەوەی لە نێوان دوو وڵاتدا هەمووشۆ هەبێت و هەموو ئەوەش هۆکارەکەی ئەوەیە کە لە پاش 16 ئۆکتۆبەرەوە ئەوەی کە دروست بوو ئەوەی هێناکایەوە بەداخەوە بەڵام لەگەڵ ئەوە 16 ئۆکتۆبەر وانە بوو طبعا لە پێش 16 ئۆکتۆبەر جوتیاران هیچ کێشەیەکیان نەبوو جوتیاران کێشەیان هەبووە بەڵام کێشەی تەکنیکیان هەبووە ڕێگریان لێ نەبووە دەرگایان بۆ کێشەی تعریبیان نەبووە کێشەی تعریبیان نەبوو لەبەرەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان شوێنەکەی دەپاراست و لە ڕێگای دادگاکانی عراق و هەرێمی کوردستانەوە ئەو کێشانە هەمووی چارەسەر کرا بوو کۆتایی پێهات بوو ئەو کێشانەی ئێستا سەری هەڵدایتەوە لە دادگایەکان کۆتایی پێهاتیەوە کوردەکانی سنووری سەرگەڕان و گوندەکانی پەلکانە و دەوروبەری لە دادگا هەموو براون لەسەر زەوی و خاکەکانی خۆیان بەڵام ئێستا جارێکی دیکە بە دەرفەتی دەزانن کێشەیان بۆ چیان بۆکەن و ئەوەی ئێمە کەمە بەستمانە لە بۆ براجوتیارەکان بکرێ چ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە چ ڕێگەی نوێنەرەکانمان لە حکوومەتی عراقی لە پەرلەمانی عراقی و چ لە ئایندە لە ڕێگەی نوێنەرەکانمان لە ئەنجومەنی پارێزگای عراقی بەرگریەکی سەرسەخت دەکەین لە ماف و داوا و داخوازیەکانی جوتیارانی ئەو سنوورە بە تایبەتی لە ڕێگە پێدانیان لە بردننی بنەتۆ و سەماد و هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ کاری جوتیاری بەرهەم دێت و پشتگیریکردنیان لە پێدانی کارەبای زیاتر لە ڕێگە پێدانیان لە لێدانی بیر و پێداویستیەکانی بۆ ئەوەی بتوانن زەویە کشت و کاڵیەکانی خۆیان بە ئاسانتر ئاو بدەن لەگەڵ ئەوەشدا ئەو پێداویستیانەی کە بۆ زەویە کشت و کاڵیەکان و بەرهەمی زیاتر فراهەم بکرێ لەگەڵ ئەوەشدا ئەو پرۆژەیەی کە بۆ مەسەلەی ئاودێری زەویە کشت و کاڵیەکان بۆەوەی تەنها پشت بە ئاوی باران و پشت بە ئاوی ژێرزەوی نەبەستن بەڵکو بە ئاوی سەرزەوی ئەو پرۆژە ئاودێریە کە ئێستاکە ئامادەیە و وردەوردەوە خەریکە دەست پێ بکرێت لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمان لە بەغدا پشتگیری و پشتیوانی تەواو دەکەین و ئینشاءڵڵە بەرهەمداریش دەبیت واتە کێشەی جوتیاران کۆتایی دێت چاوەڕێی ئێوە بکەنم کێشیان بە تاواتی بۆ بنە بڕ بکەن و چارەسەری بکەن جوتیاران لەو سنوورە کێشەی بەردەوامیان هەیە لەو سنوورە و ئەگەر بمانەوێت کێشەی جوتیاران بە تەواوی بنە بڕ بکەین و حکوومەتی عراق بەگشتی تەنها پشت نەبەستێت بە نەفت و پشت ببەستێ بە کشت و کاڵ ئێمە زەویەکی یەکجار گەورە و بەرفراوان لەو سنوورە هەیە دەتوانین پێ بڵێن سەبەتەی خۆراکی هەموو عراقە ئەگەر حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمیش پێکەوە بە هاوشان خزمەتی زیاتری ئەو زەویە کشت و کاڵیانە و جوتیارەکان بکرێ دڵنیاتان دەکەینەوە لە سەبەتەی خۆراکی عراقی خەڵک مستەفیدی یەکەم دەبیت دەستخۆش بابزانم کێ دیکەویستی قسەمان بۆ بکات پرسی ئەفەرموو من مامۆستا محسین زەمیل بەڕێوەبەری ئامادەی ئاراسی گوێر لە شارۆچکەی گوێر سوپاسی ئەو دەرفەتان دەکەم سوپاسی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم کە ئەو دەرفەتان پێدام بەخراتنی کاکە سەنگەریش دەکەم زۆر سوپاسی ئەو خزمەتگوزاریانە دەکەم کە لە قوتابخانەکان کرایە بەڵام ئەیمەلۆ هەمومان ئاشکرا و ڕۆنە ئەوە سنوورەکەی سنووری گوێر ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوانتر دەچیتن ئەوجە داوای قوتابخانەی زیاتر دەکەن بینای قوتابخانە و زۆر قوتابخانەشمان هەیە داوای نۆژنەوەی لۆ دەکەین و کێشەی سەرەکیشمان هەیە وانەبێژمان هەیە زۆربەی قوتابخانەکانمان بەس تەنها بەرەوبەرەکە هەمیشەیە هەموو مامۆستایەکان وانەبێژن کێشەی هاتوچویان هەیە هاتوچۆکەش ئەگە کێشەشیان نەبی ئۆتۆمبیلیان لۆ دابین بکرێتن زۆر سپاسیان دەکەین چکە موچەکەیان
کەمە هەر هەندە پێیان دەکرێت بدەنە ئۆتۆمبیلەکان هاتوویان دەکەین ئەو پرسیارەش دەربارەی ئاراستەی مامۆستا ئەحمەد حازم لێبی دەکەین کە چۆن بزانێت کارێک و بەرنامەیەکی لە دوای کە دەرچوونی هیوای دەرچوون و سەرکەوتن بۆ هەموو بربژێرەکانیان دەکەین بەس بزانێت چ بەرنامەک و توکمەتیان هەیە بۆ پێشبردننی پەروەردە و زانست و فێربوون. زۆر سپاس. کاک سەنگەر جواب باتەوە دوای کاک ئەحمەدی جواب باتەوە لەسەر پەروەردە و تەربیە. کاک سەنگەر بێ بە کاک ئەحمەد عەزیز نەبێ مایکەکە بۆی وەڵامی پرسیارەکە باتەوە بەس دوای کاک سەنگەر. کاک ئەحمەد جارێک کاک سەنگەر با قسەمان بۆ بکە. چی وەڵامەکەی تۆ چییە بووی ئەو داواتان لێکە کە مامۆستایانن ئێستا داوای ئەواکەن کە سنوورەکە فراوان بووە قوتابیەکان زیاتر بوون لە نێو قوتابخانەکانەوە کێشەی بینایان هەیە کێشەی مامۆستایان هەیە کۆمەڵی کێشە لە پەروەردەیە هەیە ئێوە چیان بووە کە نوک و پارتی لەم سنوورە؟ ئێمە بەو پەڕی خۆشحاڵیەوە لە سنووری قەزای مەخموور بەگشتی لە سنووری پەروەردەی مەخموور یەک قوتابخانەشمان نییە کە ئەوە ڕەنگە جیاواز بێت لە هەموو عێراق و لە هەموو کوردستانیش یەک قوتابخانەمان نییە لە سنووری قەزای مەخموور کە قوتابیان بە دوو دەوامی تێدا بکەن یعنی هەر قوتابخانەك یەک دەوامە بۆیە هەموو قوتابخانەکان چونکە لە قوتابخانەکانی دیکەی عراقیش و هەرێمی کوردستانیش ڕەنگە لە هەندێک شوێن هەبێت سێ دەوامیشی بەڵام هەندێک بینا پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ئەوەیان ڕاست دەفەرمووی کۆمەڵک بیناهان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە خراونەتە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیک ئەو قوتابخانانەی چ پێویستیان بە نۆژەنکردنەوە هەبوو بێ چ پێویستیان بە فراوانکردن بوو بێ ئێمە هەر لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی چەند قوتابخانەیەکمان کردووە لە گوندەکانی دەڤەری کەندێناوە قوتابخانەمان بینیوە پێویستی بە زیادکردنی سێ پۆل هەبووە لە بە هاوکاری لەگەڵ ئەنجومەنی وەزیران و بە هاوکاری لەگەڵ وەزارەتی پەروەردە و بە داواکردن لە پارێزگای هەولێر توانیمانە ئەو داوا و داواکاریانەی هاوڵاتیان ئەوانەی کە پەلەنە دەکرێت ئەو ساڵت جێبەجێ بکرن جێبەجێمان کردیان بەڵام بەشێک لە قوتابخانەکانی دیکە ڕەنگە بۆ بەرنامەی و پلانی ساڵی داهاتوو بێ لە ساڵی داهاتوو ئەگەر بانگەشە تەواو بوو پرۆسەی هەڵبژاردن تەواو بوو پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە بێت لەو گەڕانانەیە و لە خەمی هاوڵاتیان و بۆ جێبەجێکردنی داواکانیان یان تەنهامە بۆ بانگەشەیە پارتی دیموکراتی کوردستان 32 ساڵە بەردەوامە لە خزمەتکردن 32 ساڵە بەردەوامە بەڵام لە بانگەشەیە گەرم و گورترە بن ئەمن بەش بە حاڵی خۆم ڕەنگە بەڕێزان شاهێدیم لە بۆ بدەن نزیکەی دەمانگ دەبی لە سنووری لەقی 23 دەست بەکارم لەگەڵ هەڤاڵانم لە هەیئەی کارجێر لە ئەندامانی لەق لەگەڵ تیمی لەق لەگەڵ هەڤاڵانی لیژنە ناوچەکان و ڕێکخراوەکان و هەموو ئۆرگانەکانی خۆمان ماوەی دەمانگە بەبێ وچان و بەبێ ڕاوەستان مەگەر ڕۆژانی پش و ڕۆژانی هەینی ئەویش لەبەرەوەی خاتری خەڵکمان گرتێ کە ئەوانش پشوو بدەن لە ماڵی خۆیان ئەگەرنا سەردان و گەڕانمان بەرەو بەناو گوندەکان و دێهاتەکان و وەجێگرتن لە داوا و داخوازی و گرفتەکانی خەڵک بەردەوام بووە. کاک ئەحمەد بەرنامە و پلانت لەسەر تەربیەت چییە؟ كما ذكرت سأكون خادما للعملية التعليمية خزمەتی پرۆسەی پەروەردە بکەم لە نێو گوێر و مەخمووردا من دەمەوێت ئەم کارە لە ڕووی ئەوە کەم کە قوتابخانەی زیاتر دروست بکەم بۆ کەرتی پەروەردە و هەروەها هەواڵ دەدەم ستافێکی پەروەردەیی لە مامۆستایانی باش بۆ ناوچەکە دەستەبەر بکەم هەروەها پشتگیری ئەوە دەکەم کە هەرچی پێویست بێت بۆ قوتابخانەکان لە ڕووی پێداویستی خوێندنەوە دابین بکرێت بۆ تەواوی قوتابخانەکان هەموو هەوڵی خۆشم دەخەمە گەڕ و ڕژ دەبم لەسەر ئەوەی کە میتۆدە نوێیەکانی وانەوتنەوە لە قوتابخانەکان جێبەجێ بکرێن بە هەمان شێوە من دەمەوێت کار بکەم و داواش دەکەم کە شایستە داراییەکانی خەڵکی داوا بکەم. شت لەسەر ئەوە ئیزافە بکەم طبعی هەموو قوتابخانەکانی سنووری قەزای مەخموور حتا ئەوانەی کە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەشدا نیە یعنی لە ئێستادا لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا نیە بە هەموو قوتابخانەکانی کوردی و عەرەبی بەوانەی دیراسەیان لەسەر هەولێرە بەوانەی دیراسەیان لەسەر نینەوەیە تێگڕای مامۆستا و فەرمانبەرانی قوتابخانەکان موچەخۆر و مامۆستای لەسەر تەربیەی هەولێر و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. دەستخۆش دەستخۆش کەی دیکەویستی فەرموو دواوە خاتون. إبراهيم بشير طه من ناحية القوير.
سؤال للأستاذ باسل رەکەی من ئاراستەی بەڕێز باسلە بەڕێز باسل پێشتر بەڕێوەبەری دارایی پارێزگای نینەوە بوو تۆ چیت پێشکەشی ئەو ناوچەیە کرد پێشکەشی بەڕێوەبەرایەتیەکان کرد بە شێوەیەکی تایبەتی دوای برنەوەشت دەتەوێت چی پێشکەش بکرێت بە تایبەتی کە بودجەی 3 ساڵتان لەبەردەست بصفتي مدير الإداري من وەکو بەڕێوەبەری دارایی دیوانی نینەوە و سێزدە بەڕێوەبەرایەتیمان هەبوو تاوی ئەو ڕێگریانەی کە برایانم باسییان کرد هەمویان پەیوەستن بە داواکردنی پشتگیری فیدراالی بۆ پارێزگاکانی هەرێم ئێمە دەزانین کە ئێستا هەرێمی کوردستان سیستەمێکی فیدراالی هەیە بۆ پشتگیریکردنی ئەم سیستەمەش پێویستە لە پارێزگاکان هەبێت بە هەماشەوە ئێمە کاتێک باسی فیدراالیزم دەکەین وەکو ئەو وایە کە پارێزگاکان دەسەڵاتێکی خۆجێیان هەبێت هەموو ئەوەی کە پێوەستە بە داواکاریەکان و ئەوەی کاندیدان داوای دەکەن و ئەوەی کە خەڵکیش داوای دەکەن پەیوەستن و پەیوەندیدارن بە بوونی ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکان چونکە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دەنگی بە بودجە داوە بۆ 3 ساڵ ئەو بودجەیە کە بۆ 3 ساڵ تەرخان کراوە ئەگەر ئێمە بتوانین دەنگی ئەوان بێت لە ئەنجومەنی پارێزگا کار بۆ ئەوە دەکەن کە لە تەواوی کرد سێکتەرەکان کار بکەین لە سێکتەری کشتتوکاڵی وەروەها ئاوەڕۆ و قوتابخانەکان و تەواوی ئەم بابەتانە سەبارەت بە و پرسیارەی کە ئاراستەی کردم ئێمە لە بەشی خۆمان تاکە بەشێکمان دروست کرد کە بەشی پەرەپێدان و لێکۆڵنەوە بوو ئێمە توانیمان لەو بەشەدا زیاتر لە 9,000 فەرمانبەر ڕاهێنانیان پێ بدەین و توانیمانە خزمەت بە 10,000 فەرمانبەری دیکەش بکەین لە ڕووی بڕوانامە و شتی دیکەش ئەم کارە کە ئێمە کردومانەوە لەسەر ئاستی دارایی ئێمە کارێکی زۆر مەزم بوو پێشتر وێنەی نەبوو بۆ دروستکردنی ئەم بەشەش شتێکی زۆر گرنگ بوو ئەوەی کە ئێمە لە داهاتوو چی دەکەین لە هەمان باشوو لە پارێزگای نینەوە ئێمە دەستمان بەکار کردووە پلانێکی کارگەڕیماندانەوە بۆ پەسەندکردنی ستراکچەری نێو بەڕێوەبەرایەتیەکان و هەروەها کارگەڕیەکان زۆر سپاس حەقی تۆ ناخۆم دێمەلات بۆی قسەی زیاترت لەگەڵکەم بەس بە ئەو بەڕێزە بزانین ئەو سەرنجی چییە بەڵام بەر لەوەی تۆ پرسیارەکەت بکەی من پێم خۆشە ئەوە بپرسم تاوان نازانم پرسیارەکانی میوانەکان چیە بەڕاستی چونکە ڕێکەوتنمان نەکردو لەسەر پرسیارەکان بەڵام پێم خۆشە بزانم دۆخی ئەمنی ناوچەکەتان چۆنە ئێستا زۆر سپاس دەستەکانتان خۆش زۆر سپاس بۆ ئەنجامدانی ئەم دیبیتە و سپاس بۆ برا بە ڕزمان و ئامادەبوونی کاک سەنگەر دۆخی ئەمنی ناوچەکە ڕەنگە برایان و کاکسەنگەر زیاتر لە بابەتی ئەمنی شارەزابن لەو سنوورێ بەڵام هەتاکو هاوڵاتیەک وەکو هاوڵاتیەک بەڕاستی وەزعی ئەمنی ئەوانی کە لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدا کێشەی نیە تا ئێستاکە توانیتیان کۆنتترۆلی بکەن و لە ڕووی ئەمنیەوە کێشەی نیە بەڵام ئەوانی کە لەژێر کۆنتترۆلی پێشمەرگەدانە ئەو خەلە لە ئەمنیانێکی هەیە لەوێ دروست بووە ئەگەنە باقی مەسەن ئەوانی کە کەندێ ناوەیە گوێڕ ئەوانە کە لەژێر دەسەڵاتی پێشمەرگەیە کێشەی ئەمنی لۆ دروست نەبووە هەتا لە ڕوتێکداران و چەتەکانی داعشیش لەو سنوورە ناتوانن جمجۆڵ و حرەکەیان نیە بەڵام لەو دیوی قەرەچووخ کە لەژێر دەسەڵاتی پێشمەرگەنێت بینی ما مەسەرەن چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە قەرات مەسەرەن ئەو بابەتانە هەبوو لە بەدەرکەتنی سێکدارانی داعش و شەڕ دروست بوو باش چی هەیە بۆ کاندیدەکان و بۆ کاکسەنگەر برا بەڕێزمان وەکو بەرپرسی لە قی 23 و وەکو گەنجێک کە نزیکەی گەنج نییە وڵا بە پێوەری جیهانیش بیگەنجە لەو سەرکەوتوو بن کاکسەنگەر لەو فترەی ڕابردوو هاوکارە و پاڵ پشتێکی باشی لاوانی ئەو سنوورە بووە بەڵام دەمانەوێت بزانین لێرەوە زیاتر کار و پلانتان لە بۆ ڕۆڵ و گەنجی ڕۆڵی لاوان و گەنجانی سنوورەکەمان پلان و پرۆژەتان لە بۆ نوێنەرەکانمان لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ چییە بەرنامە و تەوجیهاتتان لە بۆوان وە لە بۆ ڕەشعەکانیش کە وەکو پرسیارێک بەرنامەی وان چیە لە بۆ گەنجەکانی ئەو سنوورە لەبەرێ دەبینین لاوان و گەنجان توێژێکی کاریگەری کۆمەلگان هەم لە بۆ داهاتووی کۆمەلگا هەم لە بۆ داهاتوو ڕێکخراوەکەشمان وەکو پارتی دیموکراتی کوردستان بە تەمەن پیرە بەڵام دەبینین بە هەیکەلیەت گەنجە وەکو بەرپرسی لەقمان کە تەمەنی گەنجە و بەشش لە ڕەشعەکان و هەمیان پلان و پرۆژەیان پێمان باش خۆشە بزانین پلان و پرۆژیان چیە لە بۆ گەنجان خۆشە کاکاوە لەسەر ئیزنت کاکسەنگەر دواتر دێمە لات بۆ وەڵامەکەت بەس کاکاوە بزانم
وەڵامی تۆ چیە پلان و بەرنامە چییە بۆ گەنجان دەتوانیت چیان بۆ بکەیت و چۆن پشتگیریانەکەی بە قورآن من عەزم لێ بوو ژینۆخان عەزم لێ سێ بابەتەوە قسە بکەم مەسەڵەن نەفیسەخان باسی لە پێشمەرگە کرد پشتگیریتان بۆ پێشمەرگە سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان کە پارێزەری کوردستانن سڵاو لە خانەوادەی شەهیدان کە خاچ کوردستانی پارێز بە خوێنی خۆیان بە هەموو پێکاتەکانەوە بەبێ جیاوازی هەر شوێنێک پێشمەرگە لێبی ئەمنێتی لێە لێ پێشمەرگە لەبیر نەکراوە کە پێشمەرگە ئەمن خەرج قەرازم کە پێشمەرگە لێوێ نمام هاتمە دیبەگە هەر شوێنێک پێشمەرگەی لێبی ئەمە لێوێ دەژی بە هەموو پێکاتەوە دواتر بەرازێک باسی لە مەسائلی زراعە کرد ئەمێن دەتوانم برێم قەزای مەخمور خۆراک یان سەلەی خۆراک هەموو عێراق لە ڕووی گەرمەوە دابینی دەکا سەرچاوێکی زۆر گرنگی لێە مەسەڵەن ئەمن بە پێی ئەو شارەزایە کە لە قەرازێکە غەڵەتیش نەبم کاک دکتۆر ئەحمەد مدیری زراعی قەرازە تقریبا ناحیە قەراز بەس ناحیە شارەدەی قەراز 400,000 دۆنم زەویە دەتوانین برێمە العەسەتا نوهەتی بەراو کرایە هەمووی بەراو کراوە لێ ئەو بەراوانە باش کاتکاوە ئەمانە دەزانین بەڵام کێشەیان بۆ دروست بووە لە ماوەکانی ڕابردووە کێشیان بۆ دروست بووە چۆنە کاک سەنگەر وتی ئێمە هاوکاریمان کردوون بۆی ئەو خەمەیان بڕەوێنینەوە ئێوە چی دیکەیان بۆکەن ئەتوانی چیان پێ بڵێ لەێرەوە چ بەڵێنێکیان پێدەی بە پێ ئەوەیە من ئاگادار بم لەقی 23 بەڕێز بە هاوکاری قیادەی خۆمان بە هاوکاری ئەو کەسانێک کە لە پەرلەمان و لە حکوومەتی عێراقینە بە هەموو هێز و توانایکی خۆیان تا توانیان ئەو کێشێ فەلاعان هەبوو لە سنووری جوتیارەکان هەبوو لە سنووری مەخمەلیان چارەسەرکردن ئێستا گەنم دەڕوات چمیا دەڕواتن هەمووی دەڕوا خۆی بە نۆرمالی دەڕواتن باقیەکەی تر ئەو کەدی لە سەرمە دەبینێ ئازۆ هەرێک لەومانە ئەلۆ بەرەزانەمە کە دەرچوون لێوەندار هەندێک شت هەیە لێوەندار هەندە بڕیار هەیە پەیوەستنی بە میزانە یا هاتنی پارە پەیوەستی بە بڕیاری تەکنیکی مەسەڵەن مەسائلی دروستکردنی عەقدا لە فەلاحەکانە چ ئەو کێشانەی هەیتیان دەبیان چارەسەر بکرێتن پێویستی بە بڕیارە دەستخۆش قسەی زیاترت هەیە زۆر بە کورتی چکە کاتم مەسائلی لاوان کاک زیرەک باسی لاوانکردن دەرە لاوان شوورەی پۆڵایانی لەگە شۆڕشەکانە وەڵی ئەو زەوازم ئەمش خۆم بەلاو دەخینەوە نازانم لام یان لاو نیمە ئەوەی پێم ئەوەی پێم بکرێ درێغی ناکەم ئینشاءالله دەستەکانە خۆش بێ زۆر سوپاس دەکەم با دوجار بگەڕێمەوە لای کاک سەنگەر با پرسیارەکە دووبارە نەکەمەوە پرسیاری ئاراستەکردیەوە بەڕێزە ئێوە چیان بۆکەن بەتاکید پارتی دیموکراتی کوردستان بەو تەمەنە دوور و درێژەی خۆیەوە هەمیشە نەوەکانی نوێی لە بەرچاو گرتووە هەمیشە جیل بە دوای جیل لە پۆستە باڵایەکانی حزب لە پۆستەکانی دیکەی ئیداری و بەرکەوتەکانی وی هێناوێتە پێش وە گرنگی پێداون ئەوەی تایبەت بەلاوان ئەوەندەی مەسەلەکە پۆست و پایە و مەکانەت نییە ئەوەندەی کە زەرورە گرنگی بەخواست و ویستی لاو بدرێت چونکە هەموو لاوەک مەبەستی ئەوە نییە پۆست وەربگری مەبەستی ئەوە نییە لە ڕووی حزبیەوە پلەی پایایی هەبێ ڕەنگە دنیایەک خولیا و دنیا بینی و ئەفکاری دیکە لە مێشتیدا هەبی گرنگە پارتی دیموکراتی کوردستان گرنگە ئێمەمانان گرنگە نوێنەرەکانمان گرنگە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بتوانین خواست و ویست و داواکاری ئەمەیان بۆکەن بەتاکید بۆیان دەکەین و هەر لە مڕەشەحەکانی خۆمان ئەگەر تەمەشا بکەین ئەوەی پەیوەستە بە لەقی 23 ئێمە 7 کاندیدمان بەسەر ئەنجومەنی محافەزەی نینەوە هەیە و کاندیدێکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەیە هەر 8 کاندیدەکەی مە گەنجن لەبەر دووسێ ئەسباب یەک مەبەستمان نەبەڕاستی لاوەکان لە ئایندە بێنە پێش و لاوەکان زیاتر لە لاوی بەرامبەری خۆی دەگا کە دەخواست و ویستی چیە ئاسانتر دەتوانی پشتگیری و ڕێخۆشکردن بەڵام بێگومان لاوەکانیش پێویستیان بۆوانەی پێشخۆیانە بۆی ئەزمون و خەباتی ئەوان تەواوکەری یەکتر بن دەستان خۆش بێ سوپاسانەکەم کە ئامادە بوون لەگەڵمان بە هیوام کار و ئەنجامی باشتان هەبێ هیوادارین لێرەوە هەموو کوردێکی دڵسۆز بتوانێت سەر بکەوێت بچێتە ئەو پرۆسێ بۆی بە هەمووان بتوانن خزمەتی کورد و کوردستان بکەن زۆر سوپاسانەکەم کاک سەنگەر سوپاس بۆ بەڕێزیش کە ئامادە بووی لەگەڵمان کە وەڵامی پرسیارەکانت داینەوانێ بەو هیواین کە کوردوتنی ڕەنج بە خەسار نەبن دەستان خۆش بێ و زۆر سوپاسانەکەم لە کۆتاییدا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئامادەبوانی بەڕێز هیوای سەرکەوتن لە بۆ مڕەشەحەکانمان دەکەین ئینشاءالله دڵنیاین پشتگیری گەرم و گوڕی خەڵک دەبینین ڕۆژانە لە بۆ کاندیدەکانمان و لە بۆ لیستەکانمان بۆیە زۆر گەشت بینین کە سەرکەوتنی گەورە پارتی دیموکراتی کوردستان لە سنووری لەقی 23 و بەگشتی لە سنووری پارێزگای نینەوە و کەرکووک دەردەبڕێ و من یەک داوای کۆتاییم هەیە لە خەڵک ئەو کاتێک کە دەستنە سندوقەکانی دەنگدان ئەوەیان لەبیر بێ
هەر شوێنێک پارتی دیموکراتی کوردستانی لێبێ ئارامی لێیە، هەر شوێنێک پارتی دیموکراتی کوردستانی لێبێ ئاوەدانی لێیە، هەر شوێنێک پارتی دیموکراتی کوردستانی لێبێ گیانی پێکەوە ژیان و خەبات و قوربانیدانی تێدا هەیە و ئەوەیان لەبیر بێت کە پارتی دیموکراتی کوردستان بە خوێنی ڕۆڵە قارەمانەکانی خۆی ئەو سنوورەی پاراست بۆ ئەوەی هەمومان تێدا بتوانین ئازادانە و سەربەستانە سەنگەر پەیامەکانت گەیشت دەستەکانت خۆش بێ بەڵێ بەڕێزان دەمێ پێتان بڵێم دیبێتی هەڵبژاردن کۆتایی هات بەڵام ئەم شەو کۆتایی هات لە کاتەکانی دیکەدا و جیاوازدا هاوکارانم بەردەوامە بن لەگەڵتان کاتێکی خۆش و سوپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێ زۆر سوپاس دەستان خۆش بێ